بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگاکان خۆشحاڵ و شادومانی بە خزمەتیەوە زوو خۆشەویست شاد دەبینەوە. ئەم جارەیان دەچینە لای یەکێ لە دکتۆرەکانی شاری هەولێر کە دکتۆر سۆران سابیرە با بزانم ئەو لەگەڵ نەخۆشەکانی بەتایبەتی نەخۆشەکانی ئەو نەخۆشی منداڵانە پسپۆڕەکەی لە بەشی منداڵانە با بزانم لەگەڵ نەخۆشەکانی چۆنە و چیا دەوەرێتشی هەیە لەگەڵ مانجی ڕەمەزانە لەگەڵمان نابن. دكتور السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. بخير بن يا أخوة. وسلامتك. سلام. بەرلەوەی باسی ڕەمەزان بکەم با بزانم چی وای کردووە ئەوە ڕووخۆش بوو. زۆر سپاسان دەکەم یا خۆ بەخێر بن. واللهی ئەوەی دەڵێ هەندە جار شتەکەی پتڕیە. طبیعەتی مەروایە یەک دووش ئەمە دکتۆری منداڵانی دەوی ڕخۆش بین. چکە منداڵ کە دێتە لای پزیشکی منداڵان دەبی دکتۆرەکە نابی گرژ و مۆمبی لێ بترسێ بەخۆی منداڵ دەترسێ لە هاتمە عیادە و کن دکتۆران. دەبی تۆزێک دڵی بدەیەوە تۆزێک خۆت بینی ئاستی ئەو منداڵی گەمەی لەگەڵ بکەی ڕوو خۆش بی هەتا لەگە داک باوکەش کە دێنە دکتۆری منداڵان بەڕاستی منداڵەکەیان نەخۆشە زۆر دڵیان توندە توش ئەوەندەی تر دڵی تون بکەی و بەو گژ و مۆنیەکەت و بە تەبیعەتە ناخۆشەکەت نابی دەبی دڵیان خۆش بکەی دەبی ڕوو خۆش بی دوایەوە لە ئەوەوە سەرچاوی گرتێک ئەمە مسلمان بەڕاستی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ کەلیمەتون طیبە سەدەقەیان تەبەسمك في وجه أخيك صدقة هم تەبەسمەکەت ئەو زەردەخەنەیە هەم ئەو قسە خۆشانەی کە دەیکەیت لەو نەخۆشی یان لە خەڵکیتکە لە دەرێ ئەوە زۆر گرنگە ئەمە لەوەوە فێربینە ئەوجا وەکو سنەتێک دەیزانین و وەکو ئەوەش کە خێرەکە بەڕاستی بۆی وایە دەستخۆشی. دکتۆر جان با بزانم لەگەڵ مانجی ڕەمەزانە چۆنی و لەگەڵ نوێژ و عیبادەت و تاعاتەکانە بینت چۆنە؟ الحەمدولله لەخوای بەزیادبی هەلە منداڵیەوەمە وا گۆشکرانی و پەروەەر دەکرایە با بڵێنە من بە بیرمە لە سەپی سێ ئیبتیداییەوە دەستم بە ڕۆژی گرتن کردیە لە پێنجەوە بە تەواوی هەم ڕۆژەکان گرتی الحەمدولله تا ئێستا بەردەوام بووینە و ڕۆژی قورئان خوێندنەوەوانش هەر لە منداڵیەوە دەستما پێکردە لە پێنج ئیبتیدایی بووم بە هەمان شێوە قورئانم دەست پێ کرد و ئەوانە بەششمان لە بەرکردی و نۆژ و ڕۆژ ئەوانە تا ئێستا الحەمدولله بەردەوامین لە فەزلی خوای ئەوەی مەجالما هەبی بەڕاستی دەیکەین ئەمەدان دەجار بە حکمی ئەوەی کە پزیشکین و کاتی عیادێ ئێستا مەسەلەن ئەمە ئێستا لە عەسرێ وەک پاش نیوەڕۆیە تا مەغریبێ ئەمە لێرەینە نوێژی عەسرەوانەمە زۆر جار ناتوانین بە جەماعەت ئەوانە بکەین و بەشە کاتەکانمان بەو شتانە دەڕوا بەڕاستی هەندێک مەجالمان لەوانەیە لە خەڵکیتر کەمتر بی بە حکمی ئەو ئیشەکەمان یان خەپارە و شتاگەنا ئەوچیتکە درێغیمان نەکرد الحەمدولله و ڕەمەزان لەکنە من بەڕاستی خۆشترین مانگە لە 12 مانگەکەی ساڵ ینی هەموو جار تەمەنا دەکەم زوو بێتەوە ئێستا زۆر پێ ناخۆشە کە گەیشتینە کۆتاییەکەی ڕەمەزان یانی خۆشترین مانگ لەکنە من سەرەڕای ماندی بوون و شەکەتی ویلاچەکەی بە حکمی شەکەمانوانە بەس خۆشترین مانگە لەکنە من چونکە ئینسان لە مانجی ڕەمەزان لە خوای نێزیک دەبتەوە لە هەمان کاتدا هەموو خەڵک بە عام ئەوانەی کە موسڵمان و ئیلتیزامیان هەیە میهرەبان دەبن بەخشندە دەبن باش دەبن چاک دەبن دەستپاک دەبن هەموو شتێکی باشیان تێدا ڕنگ دەداتەوە لەگە ئینسانەکانیش باش دەبی ئینسانەکە و لەگە خودی خۆشیان بە خۆدا چوونەوەیەکە لێ ئەمە ئەو سێ زۆر گرنگە ئەمە لەگە خوای لەگە خەڵکی لەگە خۆشمان باش بین هەزوو لێ لە ڕەمەزانەوە دەگاتە لوتکە لێ لە ڕەمەزان لەکنە من بەڕاستی کاتێکی تایبەتە و زۆر پێ ناخۆش ئێستا کە دەڕواتن بەڕاستی. دکتۆر جان لە قسەکانت وا دێخوێنەوە زۆر تێکەڵاوی لەگەڵ ڕەمەزانە ئەمەش دەبێت ڕابردوویەکی باش لەگەڵی هەبێت با بزانم یادەوەریت لەگەڵ ڕەمەزانە هەیە؟ ئەکید یادەوەری زۆر ما هەیە لەگەڵ ڕەمەزان بە تایبەتی یادەوەری خۆش ئەمە با بڵێن هەر لە قەدیمەوە دەست پێکەین کاتێک تەڵەبە بووین لە کولێتەوە یان پێشتر کە سەد و شەش بووینەوە و پێشەنجیش منداڵ بووینە ئەمە بەجلی ئارتونی تەوان ئیسابین ئەو کاتی دەچوینە با بڵێن لەیلەتول قەدر ئێستا لەیلەتول قەدرە ئەو چەرشەوە لەیلەتول قەدری ئەو کاتی تام و چێرش تایبەتی هەبوو هەنجی گەس و لە پۆشتانە نەبوو بەڕاستی ئەمە دەچوین ینی با بڵێن 10 کەس بوو خڕ دەبووینەوە لە شوێنەچی
تاوان ئەو کاتی کارەبا نەبوو پاس 12 شەوێ کارەبا نەبوو بە تارێکی بە سەرمایە دەچوینە مزگەوتێ خۆمان لە قوش بنەچێنە تاعەتمان دەکرد زکرمان دەکرد نوێژمان دەکرد قورئانمان دەخوێند وەچی ئێستا نەبوو بەڕاستی بەڵام تام و چێژەژی زۆر تایبەتی هەبوو و زۆر مووقیفی خۆشە بۆ لە ڕەمەزانێ با بڵێن چکە لە ڕەمەزانێدا با بڵێن ئەمە کە ئاخر دەبووینەوە زۆر جار تەڵەبەی قەدیمیشمان دەدیتەوە ئێستا یەک لەوانە برادەرشی مهندسم بوو بناوی کاک مەسعود بوو لە تەراویحی دیتمەوە کە تقریبا 20 ساڵ بوو نەمدیت بوو کە دیتمەوە بەڕاستی وام زانیم برایەکی خۆم دیتەوە زۆر دڵما خۆش بوو ئەجا ڕەمەزان خەڵکی کۆ دەکاتەوە بەڕاستی دڵخۆشەشی زۆری هەیە بە درێژایی ساڵ یان بە تایبەتی لە مانجی ڕەمەزان هیچ هاوکاریەک و یارمەتیەکت هەیە بۆ خەڵکی فەقیر و هەژار چکە لە وڵاتەکەی ئێمە خەڵکی هەژار هەیە بە دڵنیاییەوە ئەمە هەموو ڕۆژێ و ساڵەکە 12 مانگ ئەمە نەخۆش فریمان هەیە یان ڕۆژانە هەر کەسێک بێتم فەقیربی لەکنەوە ئەمە بەلاش دەبین ینی تقریبا دەتوانم بڵێم 125 یا تا 150 کیسەکان یامە بەڕێ دەکەین فریە یان لە 25 زیاتر تا 50 ئەوەش زۆر جار نەخۆشەکە بەخۆی یان ئەمە دەزانین کە فەقیرە یانش لە ڕێی تەلەفۆن ئەوانە دەڵێ فەقیرم نیتم دەڵێن وەرە یادەی فری دەبینین یان لە ڕێی ڕێکخراوەکانەوە ڕێکخراوی مرۆڤ دۆستانە و چەند ڕێکخراوەکی هاوکاری و مرۆڤ دۆستی هەیە ئەمە لەگەڵمان ئیتفاقمان هەیە ڕۆژانە و کەیسانەمان هەیە ینی لێ هەر کەسێک بێتە عیادەی ما فەقیر بێ ئەمە ڕەتی ناکەینەوە هەموو ڕۆژە ینی ئەوە ڕۆژێکی تایبەت بی زۆر جار لە بۆنەکان ئەمەوەمان کردێ کە هەموو کەیسەکان فریە بۆ منە لە مەوجودی لەوانە بەڵام ڕۆژانە هیتمان یان لێرەوە ڕای دەگەینمە هەر کەسێک دێتن هەر ڕۆژێک دێتن ئەمە بە فری دەبینی هیچ مشکلەمان نیە دکتۆر سۆران من شتێکی جیاواز دەبینم لە نۆرینگەکەیت و لە بەشێ لە نۆرینگەکانی دیکە نەمدیوە ئەویش بەشەی لە یاری منداڵانە ئەم یاریە دەبینم یان ئەم لە عابەیە دەبینم دیکەشی لێیە ئەو بیرۆکەیە چۆن بوو وەڵاهی خۆی پزیشکی منداڵان جیاوازە بەڕاستی لە پزیشکی گەوران دەبی ینی وەچ باسم کردە خۆت بینە ئاستی منداڵەکە یان ئیدادەکەش دوالێ پێی کە شوێنێکی یاریکردنە نەک شوێن دەرزی لێدان ئەمە تا ئێستا دەرزیم لێرە لە عیاد لێ منداڵ نەدا چکەمە دەرزی لێ نادەین بەڵام داکەکان بابەکان هەندە جار منداڵ بۆی دەترسێن دکتۆر دەرزی لێداوە غەڵەتە دەبی وا تێبگەینی کە دەچێت شوێنێکی زۆر سەلامەت شوێنێک کە چاکت دەکاتەوە مەسەلەن وا تێبگەینی کە شوێنەکە تو ئێستا نەخۆشی دەبین چاک دەبیوە یان جوان دەبی یان درێژ دەبی یان زیرەک دەبی دەچینە عیادی مەسەلەن نابی وا تێبگەین کە دەچێت شوێنێکی مەترسیدار ئەجاب لەوەی منداڵ ئەو ترسەی بڕەوێتەوە ئەمە شیرینیماندانایە دیان دەینێ لۆن منەو لە ئاڵماندانایە قسەی خۆشیان لەگەڵ دەکەین ینی ئەو شتانە هۆکارێکە لەوەی منداڵەکە نەترسێت زۆر زار منداڵ هەبوو لێرانە هاتیکە باوەشم گەممان کردیە ینی ناترسێتن ینی یان داگوباوەکە ڕۆیشتینە منداڵەکە ناڕاتن دەرن هەیەمەوە لێرە یاری بە یاریانە دەکاتنەوە وا دەزانی شوێن یاریکردنە جاروی لەگە خۆشی نابە هەندەشیان هەموو هەر منداڵک بێ ئەمە دانەیەشی دەدەینێ ئەوە لۆماندانە منداڵەکە دێ حەزی دەستی ئەمە دانەیەشی دەدەینێت لۆ جارێت کە گە بێتەوە ینی بەر زەحمەتی نایەتەوە کە داگوبا بینیم لێرە بیگرن بە دووسێ کەسان بگریەوە قاوقیزەی بکاتن ئەوە بەڕاستی خۆش نییە لۆمەش خۆش نیە منداڵەکە بۆ زەحمەتی پاسکە بەسکە دانەیەکیوادا دوو قسەی خۆش لەگەڵ کرد منداڵەکە بە ئاسانی دەتوانی پشکنینی لۆ بکەیت دکتۆرجان بابزانم هیچ نوکتەیەک هەیە بەس ینی نوکتەیەکی خۆش هەبێ بۆمان باسکەی یان بگوترێ دکتۆری منداڵان ئیشەکەی ئاسانتر بوو بێ یان نازانم نوکتەیەکە بێ لە لای تۆ نوکتەیەکی خۆشە وەڵاهی بەنسبەتەوەی زۆر جار دکتۆری گەوران تەشخەڵەمان پێ دەکەن دەڵێن نوکتێک لە سەرنگۆیە بالفعل ئەم بەخۆم بە سەرماتیە ینی چەندان دکتۆری برادەرشمە شتیان بە ساعتیە باسی ئەوی دەکەن کە دکتۆری منداڵان زیاتر بخینە تا بنە دکتۆری گەوران ئەزا ڕۆژش چمە دوکانێکی برادێکم هەیە دوکاندارە گوتی دکتۆر ئێستا خەریشی چی بوو اختصاصی چ وەرگرتیە و با خوێنی ئاگادار بوو هەم خوێن نەم کردێ وتمەڵا بوومە دکتۆری منداڵان وڵا تاسفەشی کێشازی ئەوەی پێی ناخۆش گوتی لۆ نەبێ دکتۆری گەوران گوتم چپەقیە من دکتۆری منداڵان ماشە دکتۆری گەورانە پێی وا بوو دکتۆری منداڵان ئاستەکەی زۆر نزمترە دکتۆری گەورانم جار تەشخەڵەمان پێ دەکەن بەس بە هەمان خوێندن و هەمان پلەکاندا تێدەپەڕی ئەوز دەبێت دکتۆری منداڵان ئەسڵەن بوونە دکتۆری منداڵان زەحمەتتریشە لەبەرەوەی بە خۆتان دەزان منداڵ قسەی ناکەنەوەی بزانین چێندەری دێشی چ مشکلەی هەیە و دەبێت بە زیرەکی خۆت سە لە دایک باوەکەی دەربین و پاسی منداڵەکەی بکەی ئەوجا تەشخیصی وەزعەکەی بکەیت بەڵام ئەوە نوکتەیەکە لە ناوخەڵکی بە زۆر جار سەلامەت کار یادگاریەکی خۆشە لەگەر ئەو کەسەی کە هەبووە
جارێ بیبینیەوە پێدەڵێن سلامتکە تۆجا حەزمان دەکرد زیاتر لە خزمەت جەناب تابین بەڵام لەبەر ماوەی کات داوای لێبوردنمان هەیە ئمە لە کۆتاییدا بچینە لای هەر کەسێک دوو دیاریمان پێیە دیارێکمان قورئانی پیرۆزە دەستەکانتان خۆش سلامتکە گەلک بەخێر خی گەورە بپارێزی جوانترین دیاریە سلامتکە دکتۆر جان زۆر خۆشحاڵ بووین زۆر سپاس بەخێر بێنێ سپاس دەکەم